بینەرانی عزیزی بەرنامەی هەواری هەورامان سڵاوی خی گەورەتان لێبێت لە پرۆگرامی ئەم جارەی بەرنامەی هەواری هەورامان بابەتێکمان بۆ دەستنیشان کردوون ئەویش گرنگیدان بە نووسینەوەی مێژووی هەورامان دیارە هەورامان خاوەنی شارستانێتێکی دێرینەوە هەروە شوێنەوارگەلێکی زۆر مێژووی هەیە و خاوەنی کۆمەڵێک کاری دەستڕەنگینی و وەروەها ژینگە دۆستی و زنجیرەیی بوونی ژیان لەم ناوچەیە. هاتوومەتە یەکێک لە ناوچە کۆنەکان بە هەورامانە ئاگەڕێم هەوڵەدەم بچمە لای ئەو نووسەرانەی دەربارەی هەورامان لە گۆشە جیاوازەکانەوە نووسیویانە تاوەکو سۆراغێک بکەین بزانین چۆن مێژووی هەورامان بنووسینەوە یاخود مێژووی هەورامان بۆچی نەنووسراوەتەوە یان چی بکەین بۆ ئەوی مێژووی هەورامان بنووسینەوە. دێگەلێکی زۆر بلەم شێوەیە هەن گوندگەلێکی زۆر لە هەن کەوا بێناس کەوتون ڕەنگە ڕۆژگارێک چۆڵکرابن گرنگە مێژووی ئەم گوندانە بنووسرێتەوە مێژووی هەورامان بەگشتی بنووسرێتەوە. هیوادارەنا بینەرازی زۆر شەویستەکانمان چی بەرنامەنە چنی مابا چنی مامەندێەوە تا کۆتایی بەرنمەکەی من گەرەک مابزان و چنی چێشکەرمێ مێژوو هۆرامانی بنووسمیەوە فرەجا کتێبخانەکانە گێڵ و فرەترین و کەمترین بەرکۆتەم هەنچنی ئاکتێبا دەربارەوە هۆرامانی نووسێنەی سەرباخیانەیە کە یا گەلێوی فرەی کۆنما هەن کە هەنوو ژیانێەوە مێژووی دێرینی هۆرامانەنێ پێیانێ بزانێت چێشکەریەوە چنی کەرمێ مێژوو هۆرامانی مێژوو لادەگایەکە هۆرامانی بنووسمیەوە گرنگی دەریۆ بە نووسەوە مێژوو هەورامانی هیوادارە ناچنی مابیدێ من ملو دیاگایەکە هەورامانی رەگێڵ و پێویستەوە و باسکردەی نووسەوە مێژوو هەورامانی. إذا فلقت من إذا الكاربين خبرين فرج يا نادي يا ربين إذا فلق مزان وكارل شبقرين ئازیزە کە کتێبخانەکە کوردستانیانە گێڵی پێی مێژوو هۆرامانی یان ئاکتێبێ پەیوەندیدارێنێ بە مێژوو هۆرامانیەوە وەشبەختانە جە کۆمەڵە نووسراوە کۆمەڵە کتێبی عالی دەربارە و مێژوو هۆرامانی لادەگایەکە هۆرامانی تایبەتمەندی هۆرامانی کللتور و فەرەنگ و هۆرامانی فرە نووسیان. هەر پاسەیە کە سەرەتا و بەرنامەی و ئاماژە ماپەنەکەت کە ئێمە چی بەرنامەنە گەرەکمانە بلمێ دەربارە و گرنگیدای بە مێژوو یان نویستەوە مێژوو هۆرامانی قسە و باس کەرمێ و کۆمەڵی نووسری بەسەر کەرمێەوە کە دەربارە و مێژوو هۆرامانی نووسەنشا و دەربارە و ئی بابەتەی ئێمەش گفتوگۆ شاچنی کەرمیەوە چند نووسەرە ئازیزا کە تایبەت بە هۆرامانی بەگشتی و دەربارە و لادەگایەکە هەورامانی بەگرد و بوارەکە شاوە نووسەنشا نووسەر دکتۆر هیدایەت هەورانی و ئێمە ئارۆ زیاتر قسە و باس کەرمێش نیش دەربارە و نووسەوە مێژوو هۆرامانی کاک دکتۆریان کۆڵێ وەشحاڵ لە ئارۆچنی تۆ نامێ هۆرامان دەربارە و بابەتی فرەگرنگیش قسەی کەرمێ یاخواوەشبی برای بەڕێزم دەستاوەش بۆ پێی فرسەتەیە کە دایمێ تاپەنە فرەسپاس و مانیای تاکەروون و فرەسپاس و ئامادەکار و دەستە و بەرنمەکەی کەروونە فرەسپاستا کەرو یاخواوەژی دکتۆرگە خواوەشی کردی دکتۆر ڕەنگە وێت ڕۆژگاری و کتێبخانەکانە گێڵابی مەسەن حەزت کردە بۆ چەند کتێبێ باسەر و مێژوو هۆرامانی ڕەنگە وەرچە مڵ نەکەوتێ بە هەستە پا فراغی کردە بێکردنیان وەڵتەر بەڵێ قوربان نوویستە و من ئی بابەتە کە وەرم چندیان بابەتەکەم هەورامان و گوندەکانی هەورامانی ئەمدی و بەشی لە هۆن تامێواچمە هەورامان و ئیدیمی تامێواچمە هەورامان و کوردستانی و ئانیشا هەرێمی کوردستانی بەعام گێڵانی فرە من بەڕاستی وەختە من
هەستم پانەی کرد کە دما ئانی ئامامەوە خورماڵ و ساڵەکەونەوە و دوو ئانەکە ئاوەڵانشکەرمێ وڵاتیە دەستم کرد پانەی کە چێش کەرمێ خاستە ئێمە تامە خزمەتێک کەرمێ بە هەورامان و ئیدیمی بەڕاستی بە تایبەتی دەگایەکە و ئیدیمی بە تایبەتی دەگایکی گوڵپی وێما کە بەعزێ نەخشی تایبەتیم بێنێ کشتیم یوچانیشا کە من فکرم کردەوە باسێ گوڵپی بنووس و خاصە خاستنی چی و ئانە بێ من فکرم وە نەکردەوە هێشتا باس و ڕێکخراوی جیهانیەکەی نەبێ کە من بە هەورامی نووسنم جا ساڵەکە و 95 کتێبەکە و گوڵپی منێ بە هەورامی بەسم پەنەکردن نەک مێژوو هەورامانی فوتوی تاوانم کۆمەڵی وشی تایبەتی حتا بابەتیم دروستکردنی تا ئابەتی نەفوتە دمەوە ئانم تەمامنا نەخشە تەرم بێ کە چێش کەروپە ئی هەورامانی تا و خزمەتێک کەر و البته من وڵی ئاینە باس باڵی یانە بلمیسەر و ناوەڕک و کتێبەکەی چکە بە تەفسیلی ماشەڵا شاکاری فرەجوان و کردن بەگشتی گرنگیدای بە نوویستەوە مێژوو هۆرامانی جەنابەت پسە هۆرامیوی پسە سەرە چەرمیوی هۆرامی پسە نووسەریوی چی قۆناغەنە ئەگەر بە گشتی شکڵی ئام هەڵسەنگاندنی و کەری پێ و وەزعی کە هەنە ئیسێ گرنگی دریان بە نووسەوە مێژوو هۆرامانی یان گرنگە ئێمە داهاتوونە چێشکردنی ڕاستە جا من یەک قسێ و منێ بێنە ئانە بێ کە من چێش کرد و خاصە ئانم کرد نەخشەوە تەرم کێشت کە چێوە پێکبار و چێوە دروست کرد و چێوێ خزمەتێک کرد و بە هەورامانی ئانە بێ کە چێوەم ئاردەنە کە باوەڕ مەکرد و منطقە وێمە هەورامان و ئیدیمی پێشبانی بەردەبوو ئەلبەتە دەست پێی بدەن بەڵام پێسە من ئانەکە واتەنم باسی هەورامانی بە عام کەرمێ دماتر باس و لادەگایەکە و هەورامان و ئیدیمی مێژووشە ئەلبەتە من چێشم کەرچینەی هەورامان ئەگەر باسشکەری بواری فرێشنی بواری فەرهەنگی و کولتوری و کۆمەڵایەتی ئینیشە گر هەنێ من لوانە نەتوانم دەست بەروی پێ ئاگەچیەوە قوربان بە لوانە دەلاقێوەنە تەماش هەورامانیم کردن کۆمەڵی پرسیاری تایبەتی بێنی دەور ویست پرسیارام کردی حازرێم کردی دە ساڵەوە چوارینە نا 2014 وێم و پرسیارێکیم ئەلبەتە گێڵانێ لادەگا بە لادەگا هەرجە تێوەڵەوە دەسم پەنە کرد هەتا ئامانێ هێڵان پێ و باخان و ناوباخان و هانۆقڵی ئینیمە گرت ئەنجومەنەکەم ئێستێوە من گەرەکمان چێوە ئەچینە کەر و گەرەکمە خزمەتی بە هەورامانی کەر و گەرەکمە وەڵام و ئی پرسیارە دێدێ پرسیارێکم باس و لەدایەک گوندەکە تاکەی وێران بێنکەی ئاوادانشکردن و بواری کۆمەڵایەتی ئینیمە گر باس کردێنێ بە تەفسیل وەڵام و پرسیارەکە گردم کردێنە باس و مێژوەکەی بەڵێ مێژوو فرە مهمە ئەگەر من حەچانێ پێی پانەی کرد و کە مێژوو چەند مهمە دەگاکی وێم دەگا و گۆڵپی ئیسە حیج مەزدەرە تایبەتیمان نێلاوە تا من بلۆ سەرش و هەرچی هەن بە وچاوچا ئینش بیناش سەرمە کرد بە حەمەشە کەرمێشە فرن دنیا فرێژ بنێنە قوربان کەمیش دوان و فرێژ منێن ئێمە تاومی ئینەیە کەرمێ بە مێژوێەوە کەرمێش بە مەستەرە کەرمش بە سەرچەمێەوە پێی چادماتەری تا تاومێ نەوەکی وێ ماچی چی مێژوو هەورامانینەکە هەن ئاگارە شاکەرمێ واتمان مێژوو یعنی هەویە یعنی شوناس یعنی پێناس یعنی ئەگەر ئینسان مێژوش نەبوو مەتاو یعنی ڕەچەڵک یعنی ئاوێنە یعنی جام ئاتاومە ئیچی وا کە هەنێمە گردی پێسە جامێ و تەسلیم و دماوە چەکەوێما کەرمێشە تا هەم ئاەکی گلەیمان نەکەرە هەم ئێمەشتاومە خزمەتێک کەرمێ بە لێسەواتمە مێژوو فرە گرنگا پێی ئانی کە هیچ میلەتێ بە بێ مێژوو نەتاوانش وش سەلەم وەرو ئانەی مێژوو بەڵێ اینجا سۆراخکردەی بەڕاستی جەمێژوونە ئاکە بە تایبەتی مێژوو ئێمە فرە فەوتیان ئێمە مێژوومان نەمەنن ئێمە وەرو ئانەی هەر فرە نەچۆ بچێت سەهین ماچۆ ئێمە تاومی ئیسە دەستپەنە کەرمەیە گردیما ئاقەڵم بەدەستی و ئان و سەر و ڕۆشنبیری هەنێ گردبێمێت قۆڵ وەرماڵمە و چاک دەیمە لا چاکی مارە و ئانە کە هەن تاومێش گردی بارمەوە و وزمێشە سەر و وەچەکە و دومایمە ئاگار کەرمێچانێک کە بیان یانە بیان دکتۆر تاوان دماتر بە تەفسیلی ملمێ بەڕاستی حەز کرد و بینەرازی زۆسیشەکەش ما هامڕامە باشکەی کاک دکتۆر هیدایەت بەڕاستی کتیبی فرەفرەجوان ژنویستن و هەرمانی فرعالشکردنە درێژە ئیشەڵا ناوەڕۆکەکەش پێ بینەرەکە ماشی کەرمێوە بەس هەر پەیوەستپانەی کە مادام تۆ کە دەست دانەنە ئی هەرمانی کە نەوە چوارە وەجبە یەکەم دەستکرد نووسەیەکا و کۆمەڵ حساباتی گر هەرمانی و کەکەری گرفتی ماهانی
یان ئەگەر پێسە پەرس و گرفتی چیشینی مەیاوەردەم و نووسری و کە گەرەکەش بۆ دەربارە و مێژوو هۆرامانی جا مێژوو هەرچی و هۆرامانی جا لادەگاکەشا کلتوشە بیناسازیەکەشە ئەدەبە عیرفانیاتە ژینگە دۆسیشە هەورامانە نەبنووسو یعنی تو پسە نووسری وی چ گرفتی و پێ تووشی بینین تایمە ڕێنمایی دێمێ پێی کەسیوی کەیسە گۆش دەنابیت گێر و گەرەکشا سەر و بابەتی و هۆرامانی بنووسۆ زان و کێشە کێشێشنی وێش حاضر کەرەوە پێشا و زاڵ بۆ سەرشانە دەستاوەش بوو وەڵا گر هەرمانێ عادەتەن ئەگەر قورسە بوو مەشاکی لێ و کێشە و گرفتی و کۆسپی و تەگەری فرێشمیانەڕە من نەشار و شۆکە لوانە لا برای بە ڕێزی چانێ واتەنم گەرەکمە هەرمانی ئەچینی کە و لۆتفکەرێ تۆ پێسە نووسری ئی دەگێتە یاردیم دەیدی وەڵام و ئی پرسیارەمە پەیدۆ جارێ دوێ جار یەرێ جوار پرسیارێکیش بەردێنی تا دەجار من لوانە خزمەت چوو دووبارە ماچوەڵە پەنم مەکردو ئینی یون چا گرفتە وەڵام نایۆ ئاکەسە نەبیەی ڕوشنبیری چا دەگێنە بەڕاستی لوانە پێم بەردەم پێیوتەری کە ئەسڵەن ئەنجومەنێ بەسیط بێن ڕۆشنبیرەکەی یاردی نانە یا کۆس پێتەر ئامان کە کاکە تو خەریک و چێشینی هەورامان و چێشی و مێژوو چێشی چی وازنماری ئینە بە تۆ مەکردی و من ئانە بەڵام ساردکردەوە بەڵێ پێویستمەکە و چیوی چانەکەری اینجا یاردیشانانە ڕۆشنبیرەکی منتەقە دەگاکی ڕۆشنبیری چانەژ نەبێن تا من فرە بلو پێیم بەردن پەنام بەردێنە پێی چێوایتەری پێی فەیسبووکی پەیجەکای تەری ئینی شاگرد کورس پێ فرێ بێنێ بە حەقەت کۆڵ نەدای ئەچی هەرمانێنە مەبوو کۆڵ لێ بەڕاستی تەوەکول بەخوای پشت و بەنا بەخوای حتا من خەریک بێ ئانە دەست باز و بەڵام نا ئیتر تەوەکول بەخوای گێڵانی محاولم کرد هەر جۆر بی برای چانە بیان بابەتەکەش حاضر کردن واتەنش مەوەپەنە ئینە حیفە تو یاردی من نێ حیفە ئانە تو بەخیل بی عادەتەن علم زانستە هێن و خەڵکای تەری بن دەماودەم ئامانیا ئێمە مشوم بەخشیش مشوم یادی ئاخەڵکردی کەمێک گلێم هەنێ چا خەڵکیە بەڵام ئانیش ئەلبەتە ئان نەشە نەزانان کابرا معلوماتش نان پێدەگاکی وێش و جۆرەی بەنجە جۆرەکە دکتۆر ئیسێمە نامێ ئاخیرەکە هەم وهار و 2020 ئەمر باقی و مەزانێت چنەیتەری بەرنامە من و خەڵک گوشتنەگەرەوە ئەگەر ئاخیرەکە هامن و 920 سە ساڵی چێوەڵتەر هیدایەت هەورامیە تەرگوڵ پەنە چێوێژ نووسێ پێ گوڵپی پێ هەورامانی ئیسە چن تو ئیسفادەشەنەکەین چن گرنگ فرە من ئانە نەمانێنێ ئانە عەزت نەکێشێنێ ئانە بێتاقەت نەبێنێ باوەڕ کەر پێی ئادەگەیوێمان مەزان و هیچ مەستەرێمانە جێ ئەگەر ئانە مەزدەرم لاوە بوو هیچ پەنامە بەر بە هیچ کەسیتە هە بێتاقەت مەبوو ئەسڵەن زووتر مەودەسە ئەسڵەن وێم وەرچین و وێم هێن کەرو کە من خاوەن و ئی مێژوولا خاوێن و ئی کەلتور و فەرهەنگینا وەروئانەی کە دەبیان بەڵام گەر بینێەوە گەرەکە بۆ بینێەوە جوان دروستکەری سەرەتاکەش بناغەکەش مانی دەکەواتە هەر ئینەوێش وەڵامێ پێیانیشا کە نووسەرەکەمان سرد کراوە کە خەریک و چیشی نووسی ئی کتێبە تۆ ئێمە مەبنویا دکتۆر تا 2020 سە ساڵی تر بە دڵنیایەوەینە بۆ بە یۆجە مەزەرە عالەکە کە ئانیشا دماوێ مەگەرەکشا بوو زیاتر سەر و هەورامانی بزانە و وانا و ڕۆشنبیری بە هەویەوە عاشا بوو چی منووسا فرعاالە من بە حەسکەری سوێتەر عسکر فەرماوە ئی مێژووە کە من نوویستن من هیچ مێژوو نووس نیەنە ماواشو نێژە نووسیشەنە شانازیش کەروپانیشا کە هەر ئەسڵەن مەتاو تۆزە پاو ئا مێژوو نووساگن و بەڵام چی گر قەڵم بەدەستی حەقا وەرپەرسانێ هەورەمان و ئێمە ئاڕێکخراوە جیهانێک کەواتش خەریکا زوانەکەت لێ نەپشۆ حیفا ئێمە وەرنە ئێسمێ من نە مێژوو نووسەنە بەڵام گێڵانە چێش خاسە پێی ئی جوانترین تەوەنی ورچنینە پێی مورە و ئی هەورامانێ گێڵا ناوێن پێسە درەوانێ هەرچی ئاسواڵی بێنی گردم کۆکەدێن و کردێنین بەشارە فرەمانیانە گۆشیشم نا خزمەتم کردن پێ ئی هەورامانێ وەروئانەی خزمەتکردەی بە هەورامانی مێژووش کەلتورش فەرهەنگش کارێ فرێ بەڕێزە کارێ فرێ پیرۆزە ئەسڵەن ئێمە هەرچانەوە کە ئێمە میلەتێنمی خوا ئێمەش دروستکردنمی هەردماو ئانی کە کەشتێک و حەزرەت و نوحی چا منطقە جوانە کەوتەنە منطقە و کوردان بێن چاوە ئامێنی هەورامان جە ئێمە هەورامان کەوتن چیاکە زاگرۆسی و جوانترین یاگەیمە هەنە ئێمە وەروئانەی حیفا گەرکە زیاگەی وێشەنە پێسە خوێنەوارە پێسە ڕۆشنبیرە ڕۆشن فکرێ چن نەتاوکەڕ و خزمەتە پی هینێ پێسەواتم من هەر ئێن نەمپەنە کردوە دەلاقی و هەورامانی تەماشەم کردن کۆمەڵی پرسیاریم کردێنی
وەڵام و پرسیارەکەم گر ئاردێنە کۆمکردێنە و کردنە مێژووە گولانێ کێ تەریج ئازان عامەتەن کرد و زیارش کرد و من هەر ئێنم پەنە کرد پێسە ئاسڵان دکتۆری ژەنا من نەک مێژنووسەنە بەڵام هیوایەت ما بەڵام حەزما بەڵام پێویست کرد و کە ڕۆشن فکرێکی بەیاوە خزمەتێکەرا بە هەورامانی بە منتەقە وەشە حیفە ئێمە ئیگر خۆنەواری و ئیگر ڕۆشن فکر و ڕۆشن بیری و اینی ما هەنێ دەست نەمێچوە جاسپاس پێی خوایچی دمادمایۆ دماوانێ کە هەستما کرد کەمێک خەریکە زوان و ئێمە بەرەو خوانە خواستە دلێنێ پشەی پیشۆ هەستما کرد ئێمە وێما تەکنا ئامامێوە مێژوتنە ساڵە تەپو تۆزش سەرۆ بێت تەکنانما محاولە کەرمێ و هەوڵمێمێ تەقەلاکەرمێ کە ئیشەڵاتی جوانتر و خاستر هەتا گۆرانیە من و هەتا هوەر و فەلسفە من و هەتا دەفدای من و هەتا شیعری جوانی منە هەورامان مەفەتیۆ نەخێر خیاڵ شەخاوە ئاخەڵکە کە ماچوو هەورەمان زوانە کەشفۆتو نەخێر چیوی چانەنیا هەتا ئێمە منمە و هەتا ئیژ نمامەن و ئێمە نامی خزمەت شەن و تامی خزمەت بابلمی کوچو دەگارە هۆرامانە ڕێگەڵمی شەڵا دماتر وردە وردەی کوچ و زیاتر قسە و گفتوگۆ کەرمێ دەربارە و ئامێژوە و لادەگایە گرد و هۆرامانی بەتابێت زیاتر هۆرامان و واچمێ بەش و کوردستان و عێراقی بەشهۆنی بەشوئیدین و پانیشت و کوردستانی و شەمیان ماهەنچێ ئینشەڵڵ باسکەر باسکەرمی ئەگەر باوکشە دەگارە گێڵمی ئینشەڵڵ نانی خزمەتەنە فرەسپاستا کرد و بێمی باوکشە گێڵمی کوچە گێڵمی دەی فەرماوە بباكي زحل يدون نزار فلقاي نكيس المرضون دبال كردن فلقاي نكيس المرضون إذا كل مال فلقاي وینە رازی زووە شەویستەکەجە گێڵاکێمانەچنی دکتۆر هیدایەتی بسە نووسەری و کە باسمانجە نوویستەیەوە مێژوو هۆرامانی کرد کۆمەڵی گرفتێ بێنێ و کۆمەڵی خەڵک دەستشدان قەڵەم و تەپ و تۆزە سەر و مێژوو هۆرامانیەوە هەن نووسیانەوە بە حکومانەی خاوەن و حەزاڕێوی تەوەنی ژینگێوی جوان مێژووی دێرین هوەر فەن مۆسیقا دەزڕەنگینی دین ئەدەب عیرفانیات ڕەنگە فرەش گەرەک بوو و جوگرافیایی فرۆ هۆرامانی هەن من چەین کاک دکتۆر هیدایەتی زیاتر گفتوگۆ کەرمێ دەربارە و ناوەڕۆک و کتێبەکەیش و بە گشتی سەرتاوە کچ و باس و هۆرامانیش کاک دکتۆر گیان جەنابەت کتێبی نووسەن بە نامنیشان و هەورامان و گوندەکانی هەورامان جەم چوار بەرگین وڵی ئاینە بلێمی ناوەڕۆک و کتێبەکێت یعنی هۆرامان دیدگا و نووسری ویبسەتەوە کاتێککە گەرەک تا سەر و هۆرامانی بنووسی ینی کۆگە هۆرامانە مە زیاتر چشت کردە دەستەوەش یاخوا فرەسپاسە کرد و نەکردی من باس و دەگایەکە و ئیدیمی کردوونە و بێ هەورامانی وەروانەی هەورامانم کرد بە پێسە وەرواتێەوە پێسە پێشەکیەوە تا چڕ و پڕوچ کە باس و یاگێ کرد و باس و نیشتە و ئاخەڵک و هەورامانی کرد و کە هەورامانە هەورامان و ئێمە ئەڵبەتە 600 تا 1000 متری جەڕۆ و دەریایەوە جەڕۆ و بەحریۆ بەرسە پێسەوات ماوەڵتر هەردما و کەشتێکە و نوحی ئێمەی هەورامی ئێمەش خوای دروستی کردنمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە عادەتەن اینجا ئێمە یا خاسترین یاگەنە ئێمەش وەزنێن مێرە خوای گەورە ئامێنێ ئینامی زنجێ لە چیاکە و زاگرۆسینە ئینامی چار لوتکێوە جوانە سپاس خوای کەرمەکە یاگەشە پەنە بەخشێنمێ واتما 600 تا 1000 متری جەڕۆ دەریا و بەحری و ئی منتەقۆ ئێمە ئی یاگی ئێمە ئی یاگی ژیوای ئێمە ئانە بەرزترە اینجا ڕووبەرەکەش عادەتەن 1000 تا 1500 کیلومتری دووجان گرد و هەورامانی ڕۆژهڵات و ڕۆژاواشۆ بەعام باس و هەورامانی کەرمێ ئەجم بەش و ئی کتێبێنە چی مەقتەعشەنەشە باس و هەورامانی بە تەفسیر گەت شۆم چەنە ئاردن واتما ڕووبەرەکەش 1000 تا 1500 کەوتەن کۆگۆ واتمە زنجێری چاکی دماوەمە تاون واچمە شکڵێ یەرە گۆشەیش هەنچکۆوە دەستپەنە کەرمێ عادەتەن ئەگەر جا حتا جە خورماڵە دەستپەنە کەرمە بلمێ هەڵەبجێ
عادەتەن دابەش و سرویەری پارێزگارە پارێزگا و هەڵەبجێ ئەگەی ئێمە پارێزگان بەڵام چاوە ملۆ پاوە چاچملۆ ملۆ مەریوان ئێرە گۆشە و سنەی تقریبان ئانە هەورامێکی شوێنە نیشتێنێرە ئەنە شەماچە ئی خەڵکە کە چا نیشتەنە هەورامێنێ ئانش کە چەنەژ نیشتارە ئانە پەنەژ ماچە هەورامە ئێمە زوان ما هەورامیە هەرجە ئەجداد و ئامێنی ئی زوان و ئێمە زوانێ خی پەنەدێنمە ئەلبەتە حەجە حەزرەت و ئادەمی و ئێمە زوانەکەمە زوانی هەورامی و سپاسکردنی کە ئەی زوانیشی کە ئامان شانازیش بۆکردمە چونکە ئینە ئاەتی نەجە ئاەتەکە خی گەوری ئێمە پۆچی ئەمە دروستاکردیک تاوەکو یەکتری بشناستی بۆچی ئی زوان و ئێمەش زوانێەوەن شانازیش بۆەوە کردمی کە گرچیەوە شەن ئی زوان و ئێمە کەمیاجە کاک دکتۆر ماوانێ کولیاتەوە نووسەر سەر و جوگرافیا و واچمێ هەم تۆبۆگرافیا و هۆرامانی و بەش و یەکەم و بەرگ و یەکەم و کتێبەکەی نووسند پێم باسکەری دما و ئانەیە چنی دوانی دلێ مێژوو هۆرامانی مێژوو دەگایەکە یان چنی دابەشڵکردنی ئاڕێچکە و میتۆدە گرتن تەرەوەەر پێی نووسی و مێژوو دەگایەکە و دابشکردش بەر ئەساس و چێشی مەسەڵکردن تەمامە دووانێک کە واتمە هەورامان ئانە پێیوێش باسێما کرد و پێناسێما کرد ئامامی سەر و دەگایەکە ئی دەگێ ئەلبەتە برایە تەری ڕیسکردێنێ بێسە ماوەسا عەبدوڕەزاقی و ماوەسا ئەیوب ڕۆستەمی و کاکێ ماوەسا جەمال بێداری و مامۆسا هادی بەهمەنی هیچ چواریە بە تەفسیل باس شاکردێنی منیش ئامانە ئیبداعاتێمدان پی کاریە ئی جارە جاران بێن جاران ئی هەورامانە پێسەنە بێن ئیسەکە من وێنوش ئی هەورامانە جۆرێتەرە ئامانە حەقمدان بەگریاگێ ئەلبەتە جەگەرۆوە دەسم پەنەکردن یەکەم تەوێڵم نووسین یەکەم دەگا فرەی چڕی دانیشتوانی بەڵێ بعضێتەری چش وش بێنە یعنی زەڵمە مستەنیاگەوە کە زەڵم پێشکەوتوتەرە جایگای تر نووسریش فرێنی یاگەکی ئانێ واز و منطقە و جغرافین بەکاردن منطقە و بواری گەورەین بەکاردن دما و تەوێڵی بیاری ئامانە دما و بیاری ئامانە سەر و گوڵپی چی گوڵب مەسەلەن یێرن دەگا بێن چانەکۆگەم پڕنان بەڵخەم پڕنان دەگاشی خانم پڕنان دما و گوڵپی ئامانەوە پێی بەڵخی دما و بەڵخی دەگاشی خان دما و دەگاشی خانی ئامانە ناڕەنجەوە بەس کولەن هیچ دەگەوە هیچ دەگەوە زیاترم پێی کردن بەرگی دووەم و کتێبەکەی ئینە چێگەنەواش تەوێڵەوە دەستکردن فەرماوە واتمە بە پاو گەورەی بە پاو ژمارە و دانیشتوانی بە پاو ڕۆشنبیری منطقەکەی بە پاو ئانیکە بەعزێکش ئامانەوە سەر و جوگرافیا کە چێوە دەست بە نەکەری دما و نارنجە لوانە پێی گەچێنەوە باخەکۆنی و دەرەومەڕی و سەرگەتی و هانە و دنی و ئامانەوە پێی ئەحماوای چاوەلوانەوە پێی ناوباخانی و چاوە هانە و قوڵی و هێڵان پێ و ئیتر ئینە ئامانەوە دووبارە پێی بنجە و دڕێ و دەرەوکی و چاو ئامانەوە پێی زەردەهاڵی و خارگێڵانی و چاومەوە پێی خەرپانی و دماتەر پێی ئامەنتەقایچە کە ئینە سنوور و جغرافیا و هەوراماناتینە پێسە هاواری و هاوارەکۆنی و دەرەتفێ و ئانیشمەگەر ئاردێنەوە کۆتایی ئاماناوە بە سۆسەکانە ئەچاوە تەوێڵەوە دەسم پەنەکردن و سیلسیلەمەکردن و ئاماناوە جا کۆتاییم ئاردن بە گەشتەکەم و جا زنجیرەکە و جا ڕێگوستەی نامەکە و دەگێ ئەلبەتە واتمە بە پاو گەورەیشە بە پاو شوێنی جوغرافیشە بە پاو ڕۆشنبێری کەسەکە ئانی مەگەر ڕیسکردێنی و ئەخیر و ئاماناوە لە سۆسەکانی کاک دکتۆر مثلەن دەگێەوە بنمونە وەرگێنی مەسەن پێم هەر دەگێەوە هەرامانی کە هەرمانت سەرکردی چی کتێبانە باستکردن جایتر کەوتە بۆ هەر کامجە بەرگەکە یاخود بە پاتەستولەکەی وانە بینەرایکی خاستە و بینەرەکەش ماخاستەر ئاشنێ با بە مێژوو هۆرامانی یان چەندیەتی و چۆنیەتی واچمێ شێواز و نووسەوە مێژوەکەی مەسەن پێ نمونەی ناڕنجڵە مەسەن پێ نمونەی زەڵم ئەحماوە گوڵب چنی دەستڵپانەکردن چێشڵ نووسن سەر و دەگێەوە فرەخاستە پێی نمونەی سا حالێن نامێ ناڕنجڵانە باسە ناڕنجڵی کەرمی من جارێ پێی ورچنەی بابەتێک پێی نووسەوە مێژوەکەی ئەلبەتە پێسەواتمە هەورامان بواریش فرێنی من تەنها بوارێ گولانە ورچن دەلاقی گولانێ تەماشۆ هەورامانیم کردن دە پرسیاری منێنێرە ئامانە ناڕنجەڵەیە مووی واتن و زەحمەت نەبوو باسێ چی خاڵانە وەڵام و ئی پرسارامەدۆ وەڵام و ئی خەڵامە پێیدۆ دما ئانەی پەنام بەچێشی بەردێنە بە نووسەرەکە و ئی دەگێ نووسەرەکە و ئی دەگێ پێی نمونەی گێڵانە دما ئانێکە ئەنجومەن فرە تێرژ نەکردنە چاقسە باسی کە من گەرەکمە
بەنام بەردێنە پێی ڕۆشنبیر و ئامنتەقەیە مەسەلەن مامۆستا حەسەن چێگە بێن حەسەن حەمەکەریم وەختوێژ من بە خزمەت و مامۆستا فرادی ناوە بێن دماتە کەوینام مامۆستا فراد کتێبەشەن بە نامی ناڕەنجەڵایەوە ئامانی لا خزمەتش کتێبەکە و ئایم بەردەن ئەلبەتە من سەرچاویم فرێ هەنیم هەر دەگێوە کە کتێبش بیە بۆ مەسەرەن ئێستا ناڕەنجڵی ئامانات پەنام بەردێنە پێیانی ئاپرسیاری کەویم گەرەکی منی و ئادەلاقە کە من تەماشەم کردن چاکتی بەنەوەرم گۆستن و ئاردنم گردم ڕێگوستێنی ئەلبەتە تۆگەرەکرد بۆ ئینی شاگەر هێنکەری سوراخ و ئیچێواکەری کە مێجمانی بەڵام مانیای ئێمە شانازیە و پێی ناوچەوە بەدڵنیاو گەگرەکە بۆ مێژوو هۆرامانی بنووسی و ڕەنگە مێژوو ژیانی هۆرامانە مێژوو دەزڕنگینی هۆرامانە مێژوو بیناسازی هۆرامانە و هوەر مۆسیقا هەرکان پێوێش بەحرێوە تامی واچمێ تۆ من بواری کۆمەڵایەتی تقریبا بواری و نامێ دەگایەکە و مێژوو دەگایەکە و کولیاتەوە هۆرامی هاردنەوە تقریبا بواری کۆمەڵایەتی بواری کەمێ ڕۆشنبێری مەکتەب تا خەسخانە تا دوکان و بازار تا شێوێنە چێشکردش جەژنەکێ تا ڕەمەزان تا مەلێ تا ئینیشان گر باسکردنی دوێرە چێتەر حکرد و هەر باسشکەرمێ کتێبەکە تەنە مەزان و کامبەرگە ببینام بازێ نامیل بەکار ئاردنی و دەستەواژەی مەسەلەن ئاها ئیسە ئێمە ڕەنگە باغداریانێ مەسەن بە کەوێڵەوە بە مڵکە و بە وەزەنیوە و بە بەنگاوە و جۆگەلێ و کوزە و ڕۆماڵ و ئی وشەی ڕەنگە ئیسە ویری نەمەنێمە بازم مینێ چون ئاماژش هەمای سەروانەی کردێنێ بازەکەنی هەنێ پیش ئایشمە ئاردنی ئەلبەتە چی قۆناغێنە بە سۆرانی ئاردنێمە گرد و ئانووسەرەکە من لوانە لاشە بە سوورانی چێوەکیمە ئاردێنێ بڕیار پاسە بێ ئەگەر تا و خوا مۆڵەت بۆ ئی 4-5 جا باسمان نەکرد ئێمە باسمان کرد ئی کتێبە دابش بۆ مەلو 4 بەرگارە 4 بەرگێ هەریو 450 لاپەڕێ تقریبا ملو پێی 2000 لاپەڕە ئەچی لاپەڕانە گرت لوانە نووسەرەکی ماری نووسەرەکەی سەرچاوەکی گرت فرش ها سۆرانیێنێ ئەگەر خوا یار بۆ گەرەکمان کەریشە بە هەورامی بە ئیزنۆخوای چێ وەش بەرمش ئاوەختە جەبواری تەرەنە من محاولم کردن کە هەوڵمدان ئاوشی کە کۆنی بینێ بابەت چاپەی دروستکەر و تایبەتی مارمیشا ئابابەتە ئینشەڵا نمازن تەپو تۆشانیش و سەر و بابەتە کۆنەکە گردی جارێتەر و بارێتە مارمیشا ئینشەڵا تاوەکو کەلتور و فەرهەنگ و مێژوو ناوچە و منتەقە هۆرەمانی ئینشەڵا هەر بەرقەرار بوو ئینشەڵا سەرکەوتە بوو نمازمێ ئێمە بە گرد و ڕۆشنبێرا و قەڵەم بەدەساوە ڕۆشن فکراوە ئینشەڵا هەوڵی جوانێنێ یاخوا دەسەوەژ و پسە کۆتا پرسیاری و پسە پێشنیارێک پێی ئانیشا گۆشماچەنە گێرا بە حکومانی تۆ لوانی گێڵانی مەسەن سچێنە مەسەن دار و قەزوانی دار و وەنێ دار و تێک و چیوی ئەنواعادەن دەرفەتی عال هەن چ ئامۆژگاریەکەی پێ نووسەراما کە دەستکرا بە نوویسە یا چه بارێ و هۆرامانی بەسکەری شتای کەم نوویسیان زیاتر بنووسین وەڵام من کۆتا تێبینی و ئانم سەرنجم هەن کە نەمردمێ ئێمە بە تەماو کەسی نەبین بە تایبەتی هەورامان و ئیدی مافرە وێرانتەرە ئەڵبەتە هەورامانی ئەو دومی ئاە چونکە کەمتەر تێکەڵی خەڵکی بێنێ ئێمە ئامێنمێ منجە هەفتاهشتۆ چەنی دکتۆرا و چەنی گۆرانن چەنی گۆران قسا من قسێم کردێنێ و چەری گۆران زوانە قسێم کردێنێ تێکەڵی بێنمێ تاومی ئاچێەوە هەتا تاومی چێوە ڕەسەنەکامە بەکار بارمێەوە یا هیچ نەبوو ئێمە سەردای منتەقە وێما کەرمێ با کەس و کارەکەما کارێ پەنە کەرمێ هەریانە وێمانە ئاقسی هەنێ با فکری نەشاو بە عیشاش وێ کەرمێ ئێمە تاومی ئەگەر حتا ژەنی دەیمێ بە خەڵکی کاکە با دەیمێشپانیشا کە مەسەل کناچی مێمێ محاولە کەرو چنی زاوڵەکەش بە هەورامی قسەی کەڕ با سوورانەکەش زان و با هەورامەکەش عیشاش فێر کەڕوە عین و چی من ژەنی چانی زانو کە سۆرانێنە ئێمە ئاردێنەمە کارێماکردن کە زاوڵەکەش گرت ماشەڵا هەورامێنە یعنی بۆ بە خەتا ئەوەیەکی نێنێ ئەگەر ئێمە وێمە قسەی کەرمێ چەنی زارۆڵەکانمە با ئەلێکیش سۆرانێ بوو تا مێبان مشە سۆر زوان و هەورامی تا ئانە جۆرێوەن تا ئێمە بنووسنێ ئێمە قسەی کەرمێ ئێمە گۆرانی واسمێ بە هەورامی تا تاومێ ئاوشە جوانێ هەم لێنە نەشا هەم بارمێشا و بە گردی ماوە بە قەڵم جوانەکەوە بە نووسەرەکەمەوە بە ڕۆشن فکرەکەمەوە ئانە کە چیوەشت پەنەن تاوە بێ خزمەتێکەرە بە ناوچە و هەورامانی کە زێدەوە فرە ئازیزە بەڕاستی ئێمە دەمێوەن هیلاکن مدەسوی خەڵکیەوە بە حەقت ئێمە هەورامان فرەش بە نەکریان ئێمە تا ئیسە هیچ ئاوەدانی پێی هەورامان ئێمە نییە هیچ بایەخێ بە نووسەرەکەمانە ئەسڵان من گیرم وادەن ئیکتیبمە چەنی چاپ کرد و کەسێنیە هاوکارما بوو ئەگەر ئا کەسە دڵسۆزی بەیە
نووسری مافرێنێ ئا بابەتی گرجوان دووبارە هاوکاری مابا ئەرە وەڵڵا سپاس کاکە ئێستەوەش موفق بێ وەڵا شمێجمانە دی عادەتەن سپاس تا کرد و سپاس و دڵسوزی تا کرد و شمێج ئینە پێیویشت قسە و باسیەوەن کە ئێمە چەنی شمە بەرنامێ تابوو عادەتەن کەسای تریش هێنێ بەرنامە شاهێنێ جوان خزمەت و هەورامانی کرا ناجح إذا فلقوا مني ذا الكاريبي خبري فرج نادي يا ريبي خواجا إذا فلق مزان وكارل شبقري تصدي درا فلقاي فيان مريون إذا بباكي زحل يدون نزار فلقاي نكيس مريون إذا بالكرن فلقاي نكيس مريون إذا كل مال فلقاي ضليل باروي دايري بارك الكاي هاوي باروي بەڵێ ئازان ئەمانەوێ باس لەوە بکەین گرنگیدان بە نووسینەوەی مێژووی هەورامان خاوەنی مێژوویەکی دێرینە لەسەر بنەمای بوونی پاژماوەیەکی زۆری شوێنەواری یاخود جێگەدەستی مرۆڤ و هەروەها جوگرافیایەکی فراوان ژینگەیەکی سەخت وەروە ژینگەیەکی جوان خاوەنی کۆمەڵێک بەروبوومی کە بۆ خواردنی مرۆڤ شیاون ئەمە ژوای کردووە لە زنجیرەی ژیانی مێژووی ژیاری مرۆڤانی ڕابردوو ئەم ژیانە هۆکارەکانی ژیانکردن هەبوون و بەردەوام بووە ئەمە ژوای کردووە خاوەنێکی مێژوویەکی دێر و درێژ بێ بەڵام گەلێ جاران لە کتێبخانەکانە کە گەڕێی بە شوێن مێژووی هەورامانە زۆر جار ئەبینی کەم شت نووسراوەتەوە یاخود زۆر شت هێشتا هەر بەزارەکین بۆیە ئەمانە بزانین لەگەڵ ئەوانە قسە بکەین کە بەشێک لە مێژووی هەورامانیان نووسیوەتەوە یاخۆت چی بکرێ بۆ نووسینەوەی مێژووی هەورامان یان مەبەستمان لە خودی مێژووەکە چییە کە ئەمە ئەمانەوێ بۆ هەورامانی بنووسینەوە یەکێک لەو میوانانەی کە ئەمڕۆ لەگەڵمانە بێ لە هەواری هەورامان مامۆستا فریاد هەورامیە کە ئەویش بە یەکێک لە بەرهەمەکانی دەربارەی یەکێک لە گوندەکانی هەورامان و کۆی گشتی بەشێک لە مێژووی هەورامانی نووسیوەتەوە دەربارەی گوندی نارنجڵە لەگەڵ ئەو باز لە گرنگیدان بە نووسینەوەی مێژووی هەورامانەکەین مامۆستا فریاد خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ بەڕێستام زۆر سپاس باز لە گرنگیدان بە نووسینەوەی مێژووی هەورامانەکەین بەڕێزیش وەکو نووسەرێک توێژینەوەت کردووە دەربارەی بەشێک ناوچەیەک لە هەورامان و کولاتێکی شت لەسەر مێژووی هەورامان نووسیوە کە ئەمە ئاڵێن مێژووی هەورامان بنووسینەوە پێم خۆشە هەر لەوە بۆی باشتر پەیامەکەمان بگا مەبەست لە نووسینەوەی مێژووی هەورامان خودی مێژووەکە مەبەستمان لە چیانێ بێت چی بنووسینەوە مێژوو چیان بەو شێوەیە سەرەتا بە ناوی خی گەورە مێژوو بە پێوەی کە بیرمەندان ئەوانەی کە شارەزاییان هەیە لە مێژووە بەم شێوەیە پێناسیەکەن مێژوو میکانیزمێکە ڕابردوو بوارەکانی بەشەریەت ڕیوایەتەکە هەر زەمنێک 50 ساڵ تێپەڕ بوو بەسەریا ئەتوانین بە مێژوو هەژماری بکەین ئێستا سەرچاوە هەیە کە 10 ساڵ تێپەڕ بێ بەسەر زەمنێکە بە مێژوو هەژمارەکرێت مێژووی مرۆڤایەتی تێپەڕ بووە بە 4 قۆناخە قۆناخی یەکەم کۆمۆنەی سەرەتایی پێڵێ سەر لە بەیانی مێژووشی پێوترێت بەیانی مێژوو بەڵێ بەرە بەیانی مێژوو لەم سەردەمەیە مرۆڤایەتی
خاوەنداریەتی تایبەتی نەبووە کەرەستەکانی بەرد بووە نە کانزە هەبووە نە کوشتتوکاڵە بووە کۆچەر بۆ مرۆڤ لە شوێنێک بۆ شوێنێکی تر کۆچی کردو هەمیشە بە دوای ڕاوی ئاژەڵەوە بووە قۆناخی دووەم ئەمەوێ بە کورت و پوختی لەبەرەوەی ماوەی بەرنامەکەەوە نیە بچمە ناو بابەتەکەەوە قۆناخی کوێلایەتیە کانزا دۆزرایەوە کۆمەڵێک دەستیان گرت بەسەر کانزایە لەسەر ڕووی زەوی کۆمەڵێکیش ئەم جار مرۆڤایەتی خۆی بەڵێ کۆیلایەتیە و ڕاوکرا ئەوانەی بە زەبر و زەنگە چۆسێنرانەوە کران بە کۆیلە و مرۆڤایەتی دابش بوو بەسەر دوو چینە چینی ئەوانەی کە کانزەکان بەدەستەوە بوو دەسەڵاتیان لە دەسا بوو ئەوانش کە کرێکار بوون قۆناخی سێم قۆناخی دەرەبەگایەتیە لەم قۆناخەیە کوشتتوکاڵ دۆزرایەوە کۆمەڵێک دەستیان گرت بەسەر زەویە کوشتتوکاڵەکاندا کۆمەڵێکی شوک و کرێکار ماونەوە خاوەنداریەتی تایبەت زیاتر تۆق بوویەوە یانێ مرۆڤایەتی سەر بڵێ دوو بەرە قۆناخی چوارەم قۆناخی کەپیتالیزمیە بورژوازی سەرمایەداری لەم قۆناغەیە کارگەکان کەوت نەکار و دوای شۆڕشی پیشەسازی و بەڵێ شۆڕشی پیشەسازی لە وڵاتی ئەوروپا و لە فەڕەنساکە دەستی پێکرد مرۆڤایەتی دابش بوو بەسەر سێ قۆناخە قۆناخی سەرەوە ئەوانەی کە زەویە کوشتتوکاڵەکانیان بەدەستەوە بوو قۆناخی ناوەند قۆناخی ئەوانەی کە کرێکار بوو یانێ بەشەریەت مرۆڤایەتی بەم چوار قۆناخە تێپەڕیوە لە بوعدە کەپیتالیزم و بورژوازی و سەرمایەدارێکەوە مێژووی هەورامان لەکوێ ئەم مێژوی مرۆڤایەتیایە بڵێ سەرەتا ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتا 829 ساڵ پێش حەزرەتی مەسیح ژیان لەم ناوچەیە هەبوو کوشتتوکاڵ ئەوانە خەریکی باخداری لە ئەو سەردەمەشکە بەپێ ئەو ئاسەواری کە ئێستا لێرە ژینگەی ئەوێش گونجاو بوو ئەمەی ئەمەم لێرە هەیە ئێستش بە ئێستشەوە بینی مەسەن باخەکانی ئەورامان هەیە بڵێ لێرە بوون خەریکی باخداری بوون خەریکی کوشتتوکاڵ بوون بەم شێوەیە ژیانێکی سادەیان بەسەر بردووە لێرە هەورامیەکان دەستڕەنگین بوون هەتا ساڵی 1929 پێشدانی بەپێ و سەرچاوی کە لێرە هەیە هەورامان چەند ئەمارەتێک بووە هەورامەنگیەکان لێرە ئەمارەتی لەهۆن بربەرەکانەی لەگەڵ ڕووسەکانە کردووە لەگەڵ مەغۆلەکانە کردو دواتر من لەم ماوەی پێشوە کە ئەم کتێبەیە بەڵێ تابلۆیەکم دەستکەوت کە ئاماژە بە چیەکە بەپێ ئەو ئارگۆمنت و دۆکۆمنتی کە هەیە بووە لەم ناوچەیە ئاشووریەکانێنە ئێرە دەست ڕەنگینەکانەوانەی خەریکی کوشتتوکاڵ و باخداری بوون ئاگرێکی زۆر گەورەکەنەوە و خوێن ڕێژ بوون ئاشووریەکان هەورامان داگیرەکەن ئەو ئەمارەتە نامێنێت و دەست ڕەنگینەکانوانی کە کاری کوشتتوکاڵی پیشەسازیان کردو لێرە ئەیان سووتێنن هەورامان داگیرەکرێت لەلایەن ئاشووریەکانە بەپێ ئەو سەرچاوی کە هەیە ئێستا کۆمەڵە سەرچاوەیە لە قەڵای سەنگیسیا و ئەو بەڵێ پشتڕاستەکاتەوە ئەو هێرشی ئاشووریەکان زۆر باشە ماوەستا فرياد لە کتێبخانەکانە کە گەڕین هەورامان بەو باگراوندە معریفی و ئەدەبی و هونەری و دەستڕەنگینی و شارستانیەتی لە بەرد هەیەی و ژینگە دۆستی و باغداری و کوشتتوکاڵی و ئەو هەموو شوێنەوارە زۆرەی بەمنای هەموو ئەمانەی هێشتا ئەو شتانەی دەربارەی هەورامان نووسراون لە کتێبخانەکان کەمن چۆن مێژووی هەورامان بنووسینەوە یان ئەوەی کە تا ئێستا نەنووسراوە ئەوەی تا ئێستا نەوتراوە چۆن بینووسینەوە مەسەڵەن پێشتر لەسەر ناڕژڵە هیچ نووسرا بوو بۆ لەم کتێبی بەڕێزت یەکێک وەکو نمونەیەک لەسەر مێژووی هەورامان چۆن ئەمە نووسیەوە یان چۆن چی بکەین مێژووی هەورامان بنووسینەوە ئەوەی کە تا ئێستا نەنووسراوەتەوە بەڵێ تا ئێستا لەسەر مێژووی ناڕژڵە نەنووسرا بوو کە تۆ دەستەکەی بە نووسینەوەی مێژوو دەست بۆ دوو خاڵە بێت یەکەم بۆ سەرچاوە بۆ پشتڕاستکردنەوەی ئەو توێژنەوە بەحسە و کتێبەی خۆ و دەوڵەمەندکردنی بابەتەکەی خۆ یەکەم ئارگۆمنت و ئاسەوار بەڵگە شوێنەواریەکان قدرەتێکی عیلمی هەیە دووەم سەرچاوەکانن ئەو سەرچاوانەی کە نووسراوە بەداخەوە مێژووی کۆنی ناوچەی هەورامان زۆر کۆن مەبەست من نەنووسراوە ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆچی بۆ ئاسەوار کەسێک کە شارەزاییە پسپۆڕیە لە بواری ئاسەوارناسیە پسپۆڕی هەیە لە شوێنەوارناسیە پشکنین بۆ ناوچێکی هەورامانەکە ئەم ناوچەیە بوون منە قەڵای سەنگیساوی مەسە لە گوندی نارنجڵی ئەگەڕێتەوە بۆکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ساسانیەکان
ئەم شێوازی ئەم مردوو ناشتن نازانم کۆمەڵێ ئەگەڕێتەوە بۆ عادەت و تەقالیدی ساسانی بەم قودرەتە عیلمیە ئێمە ئەتوانین بڵێن ساسانیەکان لە نارنجڵە ژیاوە بۆ چونکە ئاسەوارەکە بە قودرەتێکی زانستیەوە پشتڕاست دەکاتەوە بەڵێ ساسانیەکان لە هەورامانە هەبوون ساسانیەکان 725 ساڵ پێش حەزرەتی مەسیح لێرەدا بووە یانێ 829 ساڵ پێش حەزرەتی مەسیح پشتبەستن بەو سەرچاوەیە کە لە گوندی نارنجڵە هەبووە ژیان لە نارنجڵە هەبووە مێژوویەک بەم دوور و درێژە پێویستەکە لەسەری بنووسرێ پێویستەکە لە چوارچێوەی کتێبە بوارە جیاجیەکانی ئەم گوندە ئاشنا بکرێ بنەوەی ئێستا ساسانیەکان کە لە 224 دوای زین تاوەکو 656 لێرە لە فەرمانڕاویەکەن دوای زین ڕۆڵی مێژووی زارەکی ئەو چیرۆکانەی دەماودەم لەسەر زمانی پیاوەپیرەکان ئاماژەت بە خاڵێکی گرنگدا بۆ نمونە لەسەر زاری پیاوێکی پیرەوە دەڵێت دەستەواژێ بۆ نمونە گاور بەکاردێنێ لێرە هەبوون یان ڕۆژگارێک ئێرەوا بووێرەوا بووە کە بەڵگە شوێنەواریەکانیش دێنی مقارنە دەکەی بەم وتەشەفەیانە تۆزێک ڕاستی تایە دۆزیتەوە بەڕێزت پێ دوایە مەسەرەن میتۆدی بەکاریانی میتۆدی توێژینەوەی مێژووی زارێکی چەند گرنگایە ئەمە لەم قۆناغەیە بۆ دونسینەوەی مێژوورمان ئێستا لە زانکۆکانی ئەمریکاوانی کە لە بواری مێژووە کارەکەن لە زانکۆکانی ئەوروپا کاتێک کە مێژوو ئەنووسرێتەوە دەست بۆ دۆکۆمنتی زارەکی ئەبێ بۆ دۆکۆمنتی زارەکی چکە قودرێتێکی عیلمی تەواوی هەیە کاتێک کە تۆ ڕووداوێک ڕۆیە ئەچیتە شوێنێک یاسایە دادگا داوای چیەکە داوای شایەت حاڵەکە شایەت حاڵیش چییە ینی بعدێکی یاسایی و زانستیە ینی کەسێک کە تۆ شایەت حاڵی ڕووداوێک بووە ڕووداوێک گەڕێتەوە ئەمە بەزاری خۆی گەڕێتەوە شایەت حاڵی ڕووداوەکە بووە ئەمە قودرێتێکی تەواو تاوازانستیە لە ڕووی نووسینەوەی مێژووە ئێمە بە ناوی ئەکادیمی و نازان توێژینەوەی زانستی و زانکۆکانی هەرێمی کوردستان زۆر گرنگیان بەم بوارە نەداوە ئێستا لە زانکۆکانی ئەمریکا و پێشتری ژاماژن پێ ئەوروپا ئەمریکا ئەمانە زۆر گرنگی بەم میتۆدەیان میتۆدی دۆکۆمنتی زارەکی زۆر گرنگە بوون مونە کەسمان هەیە لێرە لە هەورامان تەمەنی 96 ساڵە ئەم 96 ساڵە کۆچی دوایەکە مێژووی ناوچەکە وونە بێ کۆمەڵی ڕووداوی بینیەوە شایەت حاڵی ڕووداوە کە تۆ خستە سەر کتێب ئەم کتێبە ئەمێنێتەوە هیچ شتێک وەکو کتێب نامێنێتەوە بۆیە منیش لە گوندەکەیە کۆمەڵێک کەسی بەتەمەن هەبوون تا لە ژیان ئاما بوون دواندم لەسەر زاری ئەوانەوە مێژووی گوندەکەم ماوەسە فرات ببوورە ڕاشتەگرم ئەو بەتەمەنانەی با بڵین کە پێشتر لە جیلی پێشووتر بوون لەبەرەوەی جیهان ئەوەندە گۆڕانکاری بەسەرانات بوو گۆڕانکاریەکان ئەوەندە خێرانە بوون زانیاریەکانیان بە خامی لاما بوویەوە ینی ڕاستە خۆی تەمەنینەوە 26 ساڵە بەڵام ڕەنگە زانیاری 500 ساڵ لەمەوبەری بە خامی لا بوو بێت چکە دەماودەم چیرۆکەکان زۆر نین ڕووداوەکان زۆر نەبوون لە بیستویەتی ماوەتەوە لە یادێتی هەر بۆ پشتگیری قسەکەی بەڕێزی وەکو ئەمە 2021 بەڕێزت ئەمە نووسیوە ئێگەر کاکفریادێک لە گوندی نارنجڵە ساڵی 1920 1920 شتێکی لەمە بکردایە بۆ ئێمە ئێستا مەزدەر نەبوو سەرچاوە نەبوو گرنگ نەبوو کەواتە چی بۆوانەڵی ڕەنگە ئێستا کەم ئەهمیەتەوە مەسەنەن بڵێن بۆچی بنووسینەوە یان گرنگ نییە یان بۆ بینووسینەوە نووسینەوە مێژوو گرنگی و بایەخی خۆی ئێستا ئەوانەی کە لەو بوارەیان ئەڵێن دوو خاڵ دەستنیشانەکەن بۆ پێشکەوتنی نەتەوەیەک بوارە جیاجەکانی نەتەوە یەکێکیان زمانە یەکێکیان مێژوو یانی مێژوو بایەخی زۆر گەورەیە دەتوانێت بوارە جیاجەکانی نەتەوەیەک پێشخە کەسێک لە ئایندەیە ئەچێت لە ئەڵمانیا لە شوێنێک بڕوانامەیەنە دکتۆرە تێزی دکتۆران نامە تێزی ماستەر نامە ئەی نێرێتەوەڵێ بڕۆ بەحسێکم بۆ بکە بۆ تێزی دکتۆرە نامەکەت ماستەر نامەکەت بوون منە چەند ساڵی تر من لە ژیانە نامێن کەسێکێت ئەمە وەکو سەرچاوە بەکارێن یعنی ئای بە کەسێک مێژوویەک بەم دوور و درێژە پێش حەزرەتی مەسیح بوو بێ سەرچاوە نەبێت سەرچاوە لە هەورامانە زۆر کەم ئەم کتێبانەکە ئێمە لەسەر هەورامانی نووسن لە ئایندە ئەبنە سەرچاوە بۆ تێزی دکتۆرە نامە تێزی ماستەر نامە کەسێک لە دەرەوە لە ئەڵمانە زانکۆکی ئەڵمانیا داوای سەرچاوی لێ بکرێ بۆ تێزی دکتۆرە نامەکەی بێتەوە سەرچاوە نەبێ لەسەر ئێمە قەڵم بەدەستەکەوێت زۆر عیبێکی گەورەی بۆ ئەم کەواتە ئیشی شوێنەوە ناسە هەورامەکانە مێژووی هەورامان زیاتر ڕۆشنکەنەوە دروست خۆشمی بەرەکەەوە تۆزە بچینەوە بە ناو دێکە تۆزە پیاسە بکەین بەناو ئەو خزمەتە شارستانیەتە لە بەردروستبووی بێنازەی ئێستاە
يقدر عرضي دوريك وتشاو فلقاي إذا فلقوت من إذا الكاربين خبرين فرغ نادي يا ربين ما وەسافریات کە چیتە ناو گوندەکانی هەورامان بە تایبەت ئەوانەی کە لە قۆناغێکی مێژووی لە ساڵەکانی لە کۆتایی هەفتاکانەوە ئیتر چۆڵەکرێن دواتر خەڵکەکەی نایەتەوە ئاوارە بێ ئەو شارستە جوانەی لە بەرد لەسەر بەرد ڕۆژگارێک خەڵکی ئەم ناوچەیە دایناوە ئەی بینیتەوە زۆر بێنازە ینی ژیان وای کردووە لێرە نەژی بەس ئێوەی نووسەران چی ئەکەن ئەم بەرد لەسەر بەردانە بیان کەنە کۆمەڵێک دێر کۆمەڵێک خامەی مێژووی ئاوا لە ناو کتێبا شوێنیان بێتەوە چی بکرێ بۆ یان چۆنیەتی نووسینەوەی مێژووی هەورامان چۆن ئەمە بنووسینەوە بەڵێ ئەمە بەشێکە لە شوناسی ئەمە ڕەسەنایەتی ئەمەیە هەمیشە هەورامیەکان سروشتیان نەبردو خۆیان هاتوون بۆ لای سروشتەکە خۆیان هاتوون بۆ لای کانە بەردەکان ئەمە زۆر گرنگە سروشتیان زۆر نەشێواندووە سروشتیان نەبردو بۆ شارەکان خۆیان هاتوون لێرە لەگەڵ سروشتەکە خۆیان گونجاندووە ئێمە لێرە وەستایەکمان هەبووە بە ناوی وەستا حەمە خالید بە ڕەحمەت بێ کۆچی دوایی کردووە لە ژیانە نەماوە ئەمە بە دەست و پەنجەی ئەو ئەم دیوارانە دروستکراون ئاماژەم پێ کردووە لە بەشێکی گرنگی کتێبەکە وەکومانەوە کە چۆن لێرە خەریکی ئەم کارە جوانە بووە وەکو بیناسازی ئەم سروشتە جوانە ئەم ڕەسەنایەت و شوناسی ئەمەی لێرە بنیاد ناوە ئاماژەم پێ کردووە بەشێکی گرنگی کتێبەکەم تەرخان کردو بەم شێوازی ئەم وێنەیە تقریبا هەستەکەم ئێمە لێرە ئەم وێنەیە بین بەڵێ ئەوە ڕووکاری ئەو دیوە لێرە ئەو دیوە بەڵێ پێشتر ئاماژەم پێ هەر نەتەوەیە کە ئەناسرێ ئەمێنێتەوە کۆمەڵێشت بنە و فاکتەری مانەوەی ئەو نەتەوەی ئەمە بەشێکە لە مانەوەیە ئەمە بەشێکە لە مێژوو شوناس و ڕەسەنایەتی چۆن بینویسینەوە ماوەسا بەڵێ 6 خاڵ هەیە بۆ نووسینەوەی مێژوو ئێمە پێویستەکە سەرەتای سەرهەڵدانی هەموو ڕووداوێک شی بکەینەوە ئایا ئەم ڕووداوە چۆن سەری هەڵداوە ئەمە یەکەم خاڵ فاکتەرەکانی ئەم ڕووداوە چۆن چی بوو کە ئەم ڕووداوە سەری ئەم ڕووداوە کۆتایی گەیشتوتە چی ئەمە سێم خاڵ گەیشتووە بەچی لە کۆتا بەڵە چ ئەنجامێکی لە کۆتاییە چۆن بیکەین بە دەستێک بۆ نەوەکانی ڕابردووەمە چوارم خاڵ پێنجەم خاڵ پێویستەکە نووسینەوەی مێژوو بابەتیانە بێت ڕووداوێک ڕوویاوە هەردوو لایەنەکەی بخوێنیت ئەمانەتی تیابێت بڵێ بە ئامانەتەوە بنووسرێتەوە مێژوو ئامانەتە ئەبێ هەردوو دیوەکە بخوێنرێتەوە ڕووداوە یعنی بە شێوەیەکی ئایدۆلۆژی و بیر و فکری کەسەکە نەنووسرێتەوە بەداخەوە غەدر زۆر کراوە سەردەسەکان زۆر جار لەبەرەوەی خۆی نووسیوەوە زۆر سەردەسەکان کراون بە پاڵاوان ئەوانەی کە لە خوارەوە بچووکەکان ون کراون یانێ سەردەسەکان گەورە کراون پێویستەکە بە بابەتیانەوە بە فکرێکی ئایدۆلۆژی مێژوو نەنووسرێتەوە بە بابەتیانە و بە گشتگیر و هەموو ڕووداوەکان و هەردوو دی ڕووداوەکە بخرێتە ڕوو و مێژوو بە دۆکۆمنت و ئارگۆمنت و بەو بابەتانە بنووسرێتەوە بە بەڵگە بە بەڵگەی ڕسمی زانستی وەکو دۆکۆمنت و ئارگۆمنت و دۆکۆمنتی زارکی و ئەو بابەتانی کە لەسەر چاوەکانە هەن یاخوا دەست خۆشەوە سەفری زۆر سپاس سەلامت بێ بینە رازی زووە شەویستەکە ڕۆژگارێ و ئیگەگە یاگی ژیوای هۆرامیەکە بێنێ بەڵامی سەر بێناس کۆتەن ئەرکو خوێنەوارە و قەڵەم بەدەست و مێژوونووس و شوێنەوەرناس و ڕۆشنفکرەکە هۆرامانین ئی بێنازی کەلاوە کەراوە خامێ ڕەنگین و زاشۆت لێ دوێت و کتێبەکە تا مێژوو هۆرامانی بنووسیەوە پا بانگراوەندە معریفەفرێ هۆرامان هەنش خامەکی دەربارە و مێژوو هۆرامانی کەمێنێ بەڵە بینەرانی عزیز لە نێو یەکێک لە پارچەکانی هەورامان پرۆگرامی ئەم جارەی هەواری هەورامان کە تایبەت بوو بە گرنگیدان بە نووسینەوەی مێژووی هەورامان وەروا ڕێگرتنەبەری میتۆدە نوێیەکان تاوەکو ئەو جوێنەوارە زۆرەی کە هەمانە
هەروەها ئەو مێژوە ڕەنگینە و دەستڕەنگینی و کللتورە جوانەی کە هەیە لە هەورامان بمێنێتەوە بچێتە دووتێ کتێبەکان تاوەکو توێژەران و لێکۆڵەران و تەواوی ئەوانەشی کە لە دەروی هەورامان توێژینەوە لەسەر هەورامانەکەن بتوانن دەستیان پێ بگا و سوودی لێوەربگرن و منیشی لێرەیەوە بەخوای گەورە سپێرم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. فلقاني